لە سنووری پارێزگای هەڵەبجە فەرمانگەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەموو ئامادەکاریەکانی بۆ ئەنجامدانی پرۆسەی ڕێفراندۆم لە ڕۆژی 25 ئەیلول کردووە. هەموو ئامادەکاریەکەمان کردووە سبینە سعات 8 بنکەکان بە ڕووی هاوڵاتیانە دەکرێتەوە هەتاوکو کاتژمێر 6 ئێوارە و هەموو بنکەکان ئێستا ماوەدی لۆجستیان بێگەشتووە و وێزگەکانیان حازر کردووە چاوەڕێی دەنگدانەکەی. یەکێک لە گرنگیەکانی ئەم هەڵبژاردنە بۆ پارێزگای هەڵەبجە ئەگەر بۆ شوێنەکانی کە ئەم دەنگدانە بۆ پارێزگای هەڵەبجە ئەگەر بۆ شوێنەکانی کە یەک جار گرنگی بۆ هەڵەبجە دوو جارە چونکە ئەم جارە مرکزی عەدل و فەرز لە سنووری پارێزگای هەڵەبجە دەبێت و بۆ خۆمان سەرپەرشتی ژمارنەکەی یەکەین و کۆگای سەرەکی خۆمانمان هەیە لێرە و فەرمانبەرانی خۆمان سەرپەرشتی هەڵبژاردنەکەکەن و سەرپەرشتی عەدل و فەرزەکەکەن لە سنووری پارێزگای هەڵەبجە یان جارێکە سنووخەکانی ئێمە ناچێتە شوێنەکانی کە تەنها لە سنووری پارێزگای خۆمان نابێ ئەوەی کە تا ئێستا بە ئێمە گەیشتۆ بە هێزە تایبەتەکان و هێزەکان یەکەی هەفتەوە لەگەڵ هێزەکانی زێرەڤانی و ئاوارەکان نزیکەی 75 بۆ 76,000 کەس لەم سنوورە دەنگدان. بۆ بنکەکانی دەنگدان هەموو پێداویستیە لۆجستیەکان ئامادەکراوە. هێزەکانی ئەمنیش بۆ پاراستنی ئەمنێتی ناوەندەکانی دەنگدان جێگیر کراون. کێلاوەکی مەرزە بۆ تۆ کەلوپەلەکانمان پێگەشتووە دابەشیەکەی بەسەر سەرجەم بنکەکانی دەنگدان. لە سنووری پارێزگای هەڵەبجەدا 27 بنکەی دەنگدانی گشتی بەڕووی دەنگدەراندا ئەکرێتەوە. 3 بنکەی دەنگدانی تایبەتیش ئامادەکراوە. پرۆسەکە بەگشتی لە 158 وێزگەدا بەڕێوەچێت. دەنگدەرانی سنووری پارێزگای هەڵەبجە زیاترە لە 73,000 دەنگدەر. کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بۆ بەڕێوەچوونی کۆی گشتی پرۆسەکەش 900 فەرمانبەری کاتی دامەزراندووە. ئەمە جیاواز لەوەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و لایەنە سیاسیەکانیش لە نزیکەوە چاودێری پرۆسەکەکەن. هەڵەبجە لە پرۆسەی ڕیفراندۆمدا یەکەمین ئەزموونیەتی وەک بازنەیەکی سربەخۆی هەڵبژاردن لەم پرۆسەیەدا بەشداری ئەکات. جگە لە ناوەندی قەزای هەڵەبجە ناحیەکانی سیروان، خوڕماڵ، بیارەش ئەکەونە سنووری ئەم پارێزگایەوە. ئەگەر چی ناحەی بەمۆ سەر بە پارێزگای هەڵەبجەیە بەڵام لە پرۆسەی ڕیفراندۆمدا نەتوانراوە لە چوارچەوەی بازنەی پارێزگای هەڵەبجەدا جێگیر بکرێت. لە دوای کۆتایی هاتنی پرۆسەکەش لە ناو پارێزگای هەڵەبجە شوێنی تایبەت بۆ پرۆسەی جیاکردنەوەی دەنگدەران ئامادەکراوە. بڕیاریشە وەک پارێزگایەکی سربەخۆ ئەنجامی گشتی لە کۆتاییدا ڕابگەێنێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.